درێژەی ناڕەزایەتیەکانی دژ بە کۆماری ئیسلامی ئێران کە زۆرێک لە چالاکوانان بە شۆڕشی ژینای ناودێر دەکەن لەسەر داوای حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان و هەروەها ئێرانیش داوا لە خەڵک و خاوەن پیشەکان کراوە بۆ ڕۆژانی 5 و 6 و 7 ئەم مانگە دەست بدەنە مانگرتن کە لە ئەنجامیشدا زۆربەی دوکاندارەکان بە زۆرینە لە شارەکانی کوردستان لەگەڵ بەشێک لە دوکاندارانی شارە گەورەکانی ئێرانیش وەڵامی داواکەیان دایەوە و دوکان و بازاڕەکانیان لە 5 ئەم مانگەوە داخستووە. لە کاتێکتا زۆر کەس پێیان وایە ئەم مانگرتنانە هەنگاوێکە بەرەو سیستماتیکردنی ناڕەزایەتیەکان، بەڵام هەندێک چاودێری سیاسی پێیان وایە ناڕەزایەتیەکان پرش و بڵاون. کۆماری ئیسلامی مانگرتنی پچڕ پچڕ بەخۆیەوە دەبینێت، بەڵام سیستماتیک نییە. هۆکاری سەرەکی ئەمەژەوەیە کە چینی مامناوەندی ئێران پارەی پێویستیان نییە و مانگرتنی جواتە مانەوە لە ماڵەوە و کار نەکردن. خۆپیشاندانەکانی ئێران کە ئیستا لە مانگی سێهەمی خۆیاندان سەرەڕای سەرکوتکردنی تونند و تیژانە لەلایەن دەسەڵاتدارانەوە، بەڵام تاوەکو ئیستا بەردەوامن و حکوومەت لە ڕێگای سەپاندنی سزای لە سێدارەدان بۆ دەست بەسەربووەکان هەوڵی ترساندن و ڕێگریکردن لە بەردەوامیان دەدا. لە هەنگاوێکی لە ناکاویشدا سەرەتای ئەم هەفتەیە لەسەر زاری محەممەد جعفەر منتەزەری داواکاری گشتی ئێران بڵاو کرایەوە کە پۆلیسی ئاکاری ئێران هەڵوەشێنراوەتەوە، بەڵام وڵاتانی ڕۆژئاوا و چالاکوانانی ئێرانی ڕەتی دەکەنەوە ئێران بە شێوەیەکی ڕاستەقینە پۆلیسی ئاکاری هەڵوەشان دەبێتەوە و جەقلەوەش دەکەنەوە هیچ گۆڕانکاریەک بەسەر مافی ژناندا نەهاتووە، هەرچەندە هەندێک پێیان وایە ڕەنگە حکوومەت وەک استراتیژیەک ئەو کارە بکە بۆ هێورکردنەوەی دۆخەکە. من باوەڕم واسپای پاسداران پاڵەرێکی زۆر بەهێزی هەیە بۆ ئەوەی پۆلیسی ئاکار بکاتە قوربانی، چونکە دەیانەوێت بەو شێوەیە کۆنتترۆڵی چینی مامناوەندی بگرنە دەست. هەروەها بیر لە کاتی دوای نەمانی خامنەیی دەکەنەوە و ئەوان تەماعی سیاسیان هەیە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ تاوەکو ئیستا لانیکەم 470 کەس لە خۆپیشاندانەکاندا کوژراون و زیاتر لە 18,000 کەسیش دەست بەسەر کراون. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان دەڵێ 115 کەس لە کوژراوەکان کوردن کە لەو 115 کەسەش 12یان منداڵن. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.